دیارە ئەو پێشانگای کە کرایتەوە بریتیا لەو بەڕێزانەی پێشمەرگەی کۆچکردوونە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان لە 2008 تاکو ئێستاوانی کۆچیان کردیە وەکو وەفایەک کە حەقەشی زۆریان بەسەر ئەو لە قەوە هەبووە دیار لەسەر پێشنیاری جەنابی مامەستا عەبدولستار و هەموو ئەندامانی ئەو لقەیکە ئەندامانی 6 حیزبی تێدایە وان پێچاک بوو کە وەکو وەفایەک ئەو پێشانگایە بکەینەوە و ماندووبوونیان لە بەرچاو بگرین دیارە مردن هەر هەیە بەڵام مردنەکان الحەمدوللا ئەوەندەی کە ژیانە لە ژیانی پێشمەرگایەتی ژیانە و تا ئەو کاتێک کە ماڵ ئاوایان کردیا ژیانەشی سەربەرزانە بوو مردنەکەشیان هەر سەربەرزانە بوو ئێمە جوان بەپەسند زانی ئەو پێشەنگایە بکرێتەوە لە بۆ ئەوەی بیتە یادەوەرێک لە بۆ منداڵەکان لە بۆنەوەی دوا ڕۆژ کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان لە 6 حزبی تێکۆشەری شاخ پێک دێ یەکێتی نیشتیمانی کوردستان حزبی شیوعی حزبی سۆسیالیست حزبی زەحمەتکێشان کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی گۆڕان ئەم 6 حزبە تێکۆشانی شاخیان هەیە ئەم کۆمەڵیان پێکینایە ئەم چاڵاکێش لە چوارچەوەی چاڵاکێ بەردەوامەکانمانە ئێمە لە ماوەی ئەو 10 ساڵێک کە ئەم لەقەدا مەزرا و ئەم تیمە جوانە تێدا ئیشەکان نوێنەری ئەم حزبە تێکۆشەرانێک کە ناوم هینا کار و چاڵاکی زیامان هەیە ئەمانەوەی خزمەت بە تێکۆشەرە دێرینەکان بکەین ئەمانەوەی مێژویان بە زیندوی ڕابگرین ئەم چاڵاکێش لەو فترەی کە باسم کرد لە 10 ساڵی زیاتر لە 180 پێشمەرگەی دێرین ئەوانەی ئەندامی کۆمەڵەنە هەویە پێشمەرگە دێرینیان کە لە شاخ تێکۆشاون بەداخەوە فەوتیان کردووە و کۆچی دوایان کردیە هیچ بە کارەساتی جیازیا هەیە بەخۆی نەخۆشی هەیە بە کارەساتی سیارە کارەساتی کارەساتی جۆرا و جۆر ئێمە و کوڕێزدێنانێک هەوڵماندا وێنەکانیان کۆ بکەینەوە و هەڵواسین لە بارەگاکەمان لە داهاتوش پرۆژەمان هەیە بەرنامەمان بکەینە کتابێک و پێشکەش بە کەسوکارەکان بکەین.